بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خوشگوبرانی عزیز و خۆشەویست، سڵاو و بەرەکەت و ڕەحمەتی ذاتی پەروەردگارتان لێبێت. داواکارم خوای میهرەبان لە گوناهی گژلایەکمان خۆش ببێت. ئەو چەند سات و کاتەی کە لە دنیای ئەمانەت و کاتی و فانی و غەریبی داماومانە، خوای میهرەبان پاکمان بکاتەوە و کردار و خۆڕەوشتێکمان پێ ببەخشێت ببێت تامای ڕەزامەندی خۆی لێمان ئینشاءالله. لە ناخی دڵ و دەروونەوە پیرۆزبایی ساڵی کۆچیتان لێ دەکەم. خوای پەروەردگار هەموو لایەکمان دامەزراوکە و لە نوێبوونەوەی هەموو ساڵێکی کۆچیدا ئێمەش ئینشاءالله بەیعەت لەگەڵ خوای پەروەردگاردا نوێ دەکەینەوە وەکو ئافرەتانی سەردەمی پێشین. خوای گەورە یارمەتی دەرمان بێت. خوای گەورە ئەو قیسە قورئانیانە، ئەو چیرۆکە قورئانیانەی کە مژدە بەخشن کە ئافرەتانی پێشین شان بەشانی برا سەحابیەکان مسابقەیان کردووە، پێشبڕکەیان کردووە، هەموو جارێک ئەو چیرۆکە قورئانیانە، ئەو چیرۆکە دڵهەژێنانە، ئەو چیرۆکە چۆنەڵەی ئارام بەخشانە، ئەوانەی کە دنیایەک لە هیوامان پێدەبەخشن، باز لە سابقون الأولینەکەن، باز لە تائیبون العابدونەکەن، ئەوانە دنیایەک لە هیوا بە ئێمە ئافرەتان دەبەخشن. لەبەرەوەی ئافرەتانی سەردەمی پێشین شان بەشانی برا سەحابیەکانیان بە لەحزە دوانەکەوتون، بەبێ تەڕەدود، بەبێ دوودڵی، بەبێ بیان و هێنانەوە شان بەشانی برا سەحابیەکانیان بەیعەتیان بە پێغەمبەری سەرۆرمان دا و عەلەیهی سەڵات وەسەلام. و لە مەوقعی کۆچدا لەو مەیدانشدا زۆر بە شێوەیەکی کاریگەر ڕۆڵیان هەبووە، ئەسپی خۆیان تاوداوە و بەشێک لە سەرکەوتن و دروستکردنی حەزارەتی ئیسلامی ئافرەتان بوون کە بەڕاستی پشکی شێریان بەرەکەوێ شان بەشانی برا سەحابەکان ئەوانیش ڕۆڵ و پێگە و کاریگەری خۆیان هەبووە. ئافرەتان لە سەردەمی کۆچدا و بەدەل لە سەردەمی کۆچدا هەمیشە پێشەنگ بوون. لە هەموو مەیدانەکاندا ئافرەتان ڕۆڵ و کاریگەری و پێگەیەکی زۆر بەرچاویان هەبووە. بۆیە خوای ڕەب العالەمین وەکو گوتمان قیسە قورئانیەکان باسی ئەو مژدە بەخشانە دەکات کە هەم برا سەحابەکان هیجرەتیان کردو، کۆچیان کردۆشان بەشانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەرخستنی دینی ئیسلام، بۆ دروستکردنی حەزارەتی ئیسلامی و ئافرەتانی وەکو گوتمان ڕۆڵ و پێگەی خۆیان هەبووە. ئافرەتان لە زۆر مەیدانە پێگان هەبووە. لە مەیدانی جیهاددا بەبێت تەڕەدود کە خوای پەروەردگار تەکلیفی لێ نەکردوون، شان بەشانی برا سەحابیەکان جەنگاون، تەرمیان گواستووەتەوە، برین پێچیان کردووە، ئاویان بەدەم بریندارەکانەوە کردووە، بەشێک بوون لە سەرکەوتنی مسلمانان و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی ڕوبەڕووبوونەوەی هەر جەنگ و جیهادێکدا کە ئەوان لە کاتێکدا خوا تەکلیفی لێ نەکردوون، بەڵام شان بەشانی برا سەحابەکان دیفاعیان لە پێغەمبەری سەرۆرمان دەکرد. بەسە بۆ ئێمە کە سەیری چیرۆکە قورئانیەکان دەکەین و سەیری سیرە دەکەین، سەیری نوسەیبەی کچێک کەعب چۆن بە چواردەوری پێغەمبەری ئەکرەمدا عەلەیهی سەڵات وەسەلام دیفاعی دەکرد، سەیری سومەیەکە و سەیری ئەو شۆڕەژنەی کە ئەوەندە دیفاعی کرد تەنانەت بە تیرەکان باڵیشی شکا و زۆرێک لە جەستەی بریندار بوو بۆ پارێزگاری کردن لە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام. وەکو وتمان لە مەیدانی جیهاددا هەبوون و ڕۆڵ و کاریگەریەکی تەواویان هەبووە. لە مەیدانی بەیعەتدا بەبێ تەڕەدود ئۆتۆماتیکی لەگەڵ برا سەحابەکانە ئەوانیش بەیعەتیان لەگەڵ پێغەمبەری خوا دەدا، بەبێ دوودڵی، بەبێ هیچ قەید و شەرتێک، بەبێ هیچ مەرجێک. و لە مەیدانی هیجرەتدا قرسە، ئەمە قورسترین هەنگاوە، قورسترین پەیمانە، قورسترین چۆنەڵەی بڕیارە کە کاتێک ئافرەتانێک لە سەردەمی پێغەمبەری ئەکرەمدا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک بەیعەتیان بە پێغەمبەر ئەدا کە هاتە ناو بازنەی ئیسلامەوە، هیجرەتیان کرد، هەبووە زێدی باب و باپیرانی بەجێهێشتووە، بەلای ئافرەتەوە خۆشەویستترین شت ماڵ و هاوسەر و بەڕاستی برا و کەسوکارە، بەڵام ئەو خۆشەویستترین پێگە و جێگەی خۆی جێدەهێشت کە زێدی باب و باپیرانی بووە
بووە خاک و ئاو وەتەنی بووە بەڵام بێت پێناو ئاینی پیرۆزی ئیسلامدا هیجرەتی کرد وەکو وتمان لە مەیدانی جیهاددا پێشەنگ بوون لە مەیدانی بەیعەتدا لە مەیدانی هیجرەتدا لە هەموو مەیدانەکاندا ئافرەتان شان بەشانی برا سەحابیەکان ڕۆڵیان هەبووە هەم چیرۆکە قورئانیەکان مژدەبەخشن بۆ ئەمی ئافرەتان و هەم مێژووی ئیسلام و سیرەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام بۆتە مای دڵخۆشی کە زۆرێک لە ئافرەتانی دەوری پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام پێگە و ڕۆڵ و کاریگەری زۆر ڕەها و بەرچاویان هەبووە و ئافرەتانی ئێستاش کە بێگومان لە دوای ئەسحابەوە کە تابعین و تابعین و هەتا شەڕوەتەوە بۆ ئێستا و ئافرەتانی ئەم سەردەمەش سوپاس بۆ خوای پەروەردگار ڕۆڵ و پێگەی خۆیان هەبووە تاوەکو کۆمەلگا و تاکی کۆمەلگا پارێزراو بێ بۆیەوە ئێمە لێرەوە لەم ڕۆژە پیرۆزە لە ساڵی کۆچیدا کە ئەمڕۆ کاتی ئەوەیە بەیعەت لەگەڵ خوای خۆمان تازە بکەینەوە بەیعەت دەدەین بەخوا وەکو ئافرەتانی باوەڕدار کە ئینشاءالله ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە و هەوڵ دەدەین پەیمان لەگەڵ خوای خۆمان دووبارە ببەستینەوە هەوڵ بدەین ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە تەوعیەکردنە داوەکردنە و سەلامەتی کۆمەلگایە پەروەردەکردنی کۆمەلگایە پارێزگاریە لە خێزانە لە بەها خێزانیەکانە هەوڵ دەین بە هەموو توانامانەوە ئینشاءالله ڕۆڵ و کاریگەری خۆمان هەبێ ببینە چرایەکی درەخشان و ببینە چرایەکی ڕووناکەرەوە ئینشاءالله هەر یەکێکمان کلێنێک بۆم ئیسلاما پڕ بکەینەوە و آخر دعوانا أن الحمد لله والسلام عليكم ورحمة الله وبركاته.